ئەو وشکە ساڵیەی 2 ساڵە لەسەر یەک گەرمیانی گرتووەتەوە، خەریکە ژێرخانی کشتتوکاڵی ناوچەکە ئەخاتە مەترسیەوە. هەردوو ساڵەکەش تا ئێستا حکوومەت هیچ بڕەپارەیەکی بۆ فریاگوزاری لە کەرتی کشتتوکاڵدا تەرخان نەکردووە. ئێمە ساڵی پارێش داوای بودجەیەکی تایبەتمان کردووە سنووری گەرمیان کە بەداخەوە جێبەجێ نەکرا. ئەوەی خۆی ئەبینی ئەو بودجەیە لە دابینکردنی بنەتۆ بۆ ئەو جوتیارانەی کە بە تایبەتی لە پشتاوە گەنیمیان چاند بوو. ئەم ساڵش تقریبان داوای زیاتر لە 10 میلیارد دینارمان کردە بۆ سنووری ئیدارەی گەرمیان بۆ ئەوی بتوانین هەم بڕێکی بنەتۆی باش بۆ جوتیاران بکڕین لەگەڵ هەندێک ئالیک بۆ خاوەن ئاژەڵەکان و ئەگەر بکرێت قەرەبووی ئەو جوتیارانەی کە بەهۆی وشکە ساڵیوە تووشی زیان کەوتون هەندێک قەرەبوویان بکرێتەوە. دارستانەکانی گەرمیانیش وشکە ساڵی لە ناویان دەبات. لە 2 مانگی ڕابردوودا 750 درەختی دارستانێکی دەستکردی گەرمیان وشک بووتەوە. ئەم زیانانە قەرەبووکردنەوەیان قورسر دەکەوێت. ئەو بودجەی کە دانرا بۆ ئەو پلانەی بۆ دانرا بوو هەر هەموو بودجەکە و هەر هەموو پارەکە تەرخان کرا تەنها بۆ وزارەتی شارەوانی بێ ئەوەی سنتێکی بەر وزارەتی کشتتوکاڵ و سەرچاوەکانی ئاو بکەوێت. ئەمە بێتە هۆی ئەوەی کە ئێمە نەتوانین بە پێویست خزمەتی نەدارستانەکانمان بکەین نە پاوانە سروشتیەکانمان بکەین کە ئەویش سەرچاوێکی نیشتیمانیە خۆی لە بژانەوەی کانیاوەکانە بینێتەوە. بۆ ڕوبەڕوونەوەی وشکە ساڵی پار حکوومەت بودجەیەکی تەرخان کرد، بەڵام هیچی بەر وەزارەتی کشتتوکاڵ نەکەوت. ئەم ساڵیش تا ئێستا هەروایە. ئەم هاوکێشەیە ئەوەندەی تر خاک و ئاوی گەرمیانی وشک کردووەتەوە. سامان کەریم کورد چاد نیوز، کفری.